باشە دکتۆرە بابین با ئێمە باس لە هەڵەکان لە چارەسەرکردنی ددانی منداڵەکەین پێم خۆشە سەرەتا بە ڕێزت باسی ئەو هەڵانەمان لە بۆ بکەی کە دایکان و باوکان لە گرنگجیدان بە تەندروستی دەم و ددانی منداڵەکەیان تێی دەکەون چکە خۆتەزانی دایک و باوک ڕەنگە زیاتر دایک عاتیفە بەسەریدا زاڵ بێ سۆز و خۆشەویستی بەسەریدا زاڵ بێتن منداڵەکە ینی داوای هەرچێکی کرد نۆتێلای ویست جپسی ویست خواردنەوەی گازی ویست بپسی ویست هەرچی ویست وا دەزانێت زۆر جارەمە خۆشەویستی و گرنگجیدانە بە منداڵەکە لە بۆی دەکڕی لە بۆی دەستەبەر دەکاتن بەگشتی بە ڕێزت باسی ئەو هەڵانەمان لە بۆ بکە کە دایکان و باوکان دەیکەن دوجار زیان بە تەندروستی دەم و ددانی منداڵەکەیان دەگاتن و پێی نازانن بەڵێ هەڵەکان وەچی گوتمان ئەوانەی کە لە ماڵن کە ئەو هەڵەیە کە دەیکات و بەعام لە ناو خەڵکی هەیە ئەوەیە مەسەرەن داکە کە دەڵێتن بابە خۆی بیشووە وەکو باسمان کرد بابە خۆی بیشووە کەچ منداڵەکە نازانیتن دووەمین شت لە بڕی بەکارهێن مەسەرەن منداڵ دەبینی دەڵێت دکتۆرە من احتیمام پێ دەدا بەڵام منداڵەکەم حەزی لە هەویری ددانەکە نییە حەزی لە معجونی ددانەکە نییە بەڵێ هەڵە لەوەش دەکرێتن بڕی بڕەکەی چەند کەمیەی چەندی بەکاردێنی لە بۆی چونکە منداڵ جسمی بە بەردەوام لە گەشەکردندایە و زۆریش حساسە وەکو گەورە نیە پێویستە ئەو معجونش کە بەکاردێ لە بۆ منداڵم نسبەتی باش فلۆرایدی تێدایە فلۆراید ئەگەر زۆر و منداڵ عادەتیشی وایە هەویری ددان قوت دەداتەوە نازانیتە لۆژی منداڵان دروستکرا نسبەی فلۆرایدەکەی کەمترە لەوەی تەسیرێکی نەبی بەڵام دەبی ئەمەش ئاگامان لەو کەمیەی هەبی زۆر بەداکانی یەکسەر سەر فلسەکەی هەمووی لە بۆ دەکاتە کە ئەوش هەڵەیەکی زۆرە تەسیری زۆر لەسەر دەستەی دەبێت چکە ئەو معجونەی قوت دەداتەوە بە مروری زەمان ساڵێک دوو کەمی و زۆری ئەو جۆرە معجونە کاتێک کە بەکاردێتن کاریگەری دەبێت ئەو بە کەمیەش بێتن کاری خۆی هەردەکات شەرنی هەر زۆر بێ وایە تو ئەوە نیە مەسەلەن لە ڕۆژێک لۆی بەکاردێنی ئەتو بە بەردەوامی ڕۆژانە ددانی دەشۆی ئەگەر کەمیەشی زۆری لە بۆ بەکاربینی تەسیری لەسەر جسمی منداڵەکەی دەبیتن وا دەکاتن فلۆراید لە جسمی زیاد بکات جاری وایەکە لەو کاریگەریانە ئەوەیە کە پەڵەی قاوایی یا خود زرد یان خود مەی لەو ڕەش لەسەر دانە هەمیشەیەکان دەبی کە دەردەکەویتن ئەو لە ئەنجامی ئەوەی کەوا فلۆرایدێکی زۆر لە جسمی ئەو منداڵی هەیە کاریگەری لەسەر جەستەیشی دەبیتن کەمیەی ئەو معجونەی کە بەکاردێ پێویستە لە بۆ منداڵی تەمەنی 1 ساڵ و 2 ساڵ و هەتا 4 ساڵ ئەوانە بەقەت دنکە برنجەچی بیتن ئەوەن دەکەم یا خۆت هەر ئەوها بەس معجونەکەی کە سەردی نادەرە یەک جالەی بخشێنە تاو یعنی وەکو یعنی پارەی زۆر تەنگ لەسەری بیتن کە گەورەتر بوو دەتانی وەچی دنکەنەوەکەچی گچکە کە بۆ 6 ساڵ و 7 ساڵ لە بۆی زیاد بکەی بەڵام نابیتنەوەبی ئەوە ژێکەکە لەو هەڵانە و هەڵەکان دیکەش ئەو گوتمان لە ڕووی خواردنەوە هەر لەسەر ئەو معجونە زۆر دایک و باوک یەک جۆر لە معجونی ددانیان هەویری ددان بەکاردێنن هەم بۆ خۆیان و بۆ منداڵەکانیشان ئەمە شێوازێکی تەندروستە یان ئەوانەی کە دەیفرۆشن زۆر جا من بیستومە دەڵێ هیچ فەرقی نییە بۆ خۆتان و بۆ منداڵەکانیشتان دەبێتە لە بۆ منداڵان فەرقە لەبەرەوەی گوتمان منداڵ قوتی دەداتن ئەو فلۆرایدەی کە لە هی گەوراندا هەیە ڕێژەکەی زۆر زیاترە لەوە لە هی منداڵان هەیە لەوە پێویستە معجونی منداڵان جیاواز بێ ئێستاش ماشەڵڵە بە پێش شەریکات کۆمپانیا شت زۆرە و هەموو شتەمەنەکانیان لەسەر نووسرایە باشتر وایە معجونی منداڵان لە بۆ منداڵان بەکاربێت نەک هی گەورەکان و ئەوەی دیکەش کە باس کرد ئەوەیە خواردن بۆچی باسمان کە خواردنیش کاریگەریی زۆر زۆری هەیە بۆ نەداکە کە بابەکە جاری وا هەیە منداڵەکەی هینا دەبینم هەش ددانی کلۆرە پێی دەڵێم حیفە گوناحە لەو تەمەنەی دەڵێم چییە یعنی چ مشکلەی هەیە چ ئەوەی خۆچی هەیە دەڵێ زۆر بیپسی دەخواتەوە دەڵێم حیفە دەڵێ وڵات دکتۆرە دڵم نایە گوناحە خۆشم دەوێت بۆچی ئەوەی کە باست کرد بەسەر فاتو ئەگەر منداڵەکەت خۆش بێ بە عکسەوە دەبی بێڵی ددانی تەندروست بێ نەک ئەوەی لە بۆی بڕیتن بەڵێ دکتۆرە